بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان هەبێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستدام. لە بەرنامەی ئەم جارەدا باسی یەکێک لە بنەماڵە ناودارەکانی هەولێر و کوردستانەکەی، باسی یەکەمین دەرمانسازی کورد کە پەیوەندی بە شۆڕشی ئەیلوولەوە دەکەین و هەروەها باسی کۆمەڵێک بابەتی گرنگی مێژووی کە پەیوەندی بە بنەماڵەی چەلەبیەکان و شۆڕشی ئەیلول، دوای نەکسەی شۆڕشی ئەیلول و هەروەها ڕاپەڕین و کۆمەڵێ بابەتی گرنگی دیکە کە لەم بەرنامەیەدا لەلایەن دوکتۆر ئەمیر چەلەبیەوە شایەتیان لەسەر دێت. کاک دوکتۆر بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆ. بژیت دوکتۆر ئەگەر لێەوە دەست پێ بکەین لەسەر بنەماڵەی چەلەبیەکان. من لەگەڵ خەڵکی کە خۆی بە تورکمان نەزانێ بەرنامەم کردووە ئەڵێ ئێمە چەلەبی ئەسڵی، لەگەڵ کووردا بەرنامەکەین ئەڵێ ئێمە چەلەبی ئەسڵی. ئەمە چۆنە؟ ینی چەلەبیەکان بوو ئەوەندە گرنگن کە لەلایەن زۆر ینی خەڵکەوە گرنگی پێدرێت و پاژناوی کۆمەڵی خەڵکی بەناوبانگی بە تایبەتی شاری هەولێرە. بەنسبەت بنەماڵەی چەلەبی ئێمە لە باو باپیرم هەر لە قەڵات بووم. بەڵێ کەواوکم بڵێن شی تۆستەفا عومەر وەلی. بەڵێ باپیرە گەورە گەوریان لە خۆشناوەتیەوە هاتووە لەوێ بووە و هاتووەتە هاتوونەتە هەولێر. لەبەرەوە هەندێک کەس احتیمالە لەبەرەوەی وەختی خۆی احتیلالی عوسمانی هەبووە وی سیپادی لەو ئیشانە کردووە بە تورکمانی قسای کردووە، ڕەنگە ئەو زمانە تەسیری تێکردی من هەندێکی کەمت ئەومە نین ئەو چەلەبیانی کە تۆ دەنا بە باسییانێک مەسەلا ئێمە وەلی چەلەوی کە باپیرە گەورە گەورەمانە ئەحمەد چەلەوی کوڕی مەحموود چەلەوی گۆڤاری ڕۆناچیمان هەیە. گۆڤاری ڕۆناچی کە یەکەمین کەس کە لە هەولێر بە زمانی کوردی ئەو گۆڤارەی دەکردوە مدیر و مەسئولی ئەو گۆڤارە بوو باوکە بوو کە ژاڵ مستەفا چەلەوی بووە. ئەوە ساڵی 1935 بەڵێ. لەبەرەوە ئێمە چەلەبی نەخێر ئێمە هەموو هەر کوردین، بەڵام ئەوە نادێنێ هەندێک لە کۆنەکانمان لە بینی خۆیانە بە تووشی قسە بکەنی ساش فەداینشم بە تەنیا لە ماوە بە تورکمانی قسەیەکەن. بەڵێ ئەوە تەسیری ئەوەیە کە وەختی خۆی بەڵێن عوسمانیەکان ئێراندا گیر کردووە و لە مناڵی وە شێری ئەو تورکمانیە بوون و نەوەی ئەوانی شەر لەوانەوەی فێر بوون، بەڵامەوە ئەوە ناگەێنێت کە ئێمە چەلەویەکان تورک بینیامان نەخێر کوردین و ئەسەڵمان وەکوی گێڕنەوە نەخۆشاوەتی وات. بەڵێ ئەگەر وشەکە ینی وشەی چەلەبی بۆی بینەران بزانن ینی لە چیەوە هاتووە؟ چەلەبی وەختی خۆی کە حکم عوسمانی هەبوو لە هەمووی عێراق و کە لە هەولێریش بوون مەجموعەیەک ئەلقابیان پێشکەشە کرد بە وڵاتی کە ئیشیانە کردو ئەمانە مەسەلا وەکو ئەفەندی و چەلەوی مەبەستیان ئەوە بوو ئەلەفسەر کەلیمەیەکی تورکیە معنای ئەوەیە کە ئەوانی کەوا توجارەتیانە کرد باژار بوون ئێتریا شتیانە فرۆشیا ئێستیرادیانە کەشتیانە هێنا قوماش و شت و مەک و ئەمانەیان هێنا لە دەرەوە یا ئەیانات بۆ شام و بۆ تورکیا ئەمانە. ئەم کەسانێکە ئیشانەیانە کرد کە باپیرمان بوون ئەمانە لە قەمی چەلەبیەکەیان درایەتیە معنای ئەوەی وەکو بڵێ توجارێکی گەورە تیجارێکی بەڵێ کە تیجارەتی شتیان کردووە. بەڵێ دەوسە باوکت شید عومەر ئەوەش هەر هینێکی مێژووی هەیە لەلایەنی ئاینیەوە بە تایبەتی ئەوەی کە بزانم و خوێن دەبێتمەوەویش پێغەمبەرێکە بووە کەواتە ئێوە لەو ناوە ئەو ناوەرگیراوە یاخود بۆچی ناوی شید هینا باوکە کاکاویان وەختی خۆی هەولێر و مووسڵ نزی بوون لە کۆوانی هەتاوەکو کە وتیان ڕووسەکان هاتن و خەڵکی هەولێر کەڕای کرد و ئەمانە هەموو چوونە مووسڵ لەبەرەوە لە عێلاقات پەیوەندیەکانی مسڵاوی لەگەڵ هەولێریەکان زۆر بەتین و بەقۆت بوو. پاشان ئێمەش بڵێن باو باپیرمان و ئەمانە ویان ئیسلامێکی ئەوە ئەوم ئیسلامێکی تەواو بوو لە ئیسلامێکی وا دەگەڕان جابینی من مامەکەی کە مامم ناوی یونسە ناوی پێغەمبەر یونسکە لە مووسڵە نەبیشید پێغەمبەرشید ئەویش هەر لە مووسڵە باوکمان بە ناوی ئەو نەبیشیتەوە ناوە
بنەماڵەکەتان ینی باوکو و مامەکان تۆوانە لەناو قەڵات لەدایک بوون یعنی کەواتە ئێوە ئەسڵ خەڵکی ناو قەڵاتی هەولێرە بەڵێ ئەرەوە قەڵاتیین هەمووە با و باپیرم و باوکی باپیرم و باپیرە گەورەوە هەمومان بەڵە قەڵات لەدایک بوون بەڵام من دەبەرەوەی باوکم نەکرا لە هەولێر بێ حەزەکەی دوایی باڵێ باسی ئەو پرسیارە لە یەکەم حەزەکەم کەمێک باسی گۆڤاری ڕووناچی بکەین دەوری گۆڤاری ڕووناچی بە تایبەتی زۆر گرنگە لە ساڵی 1935 و 36 گرنگی بە زمانی کوردی بدرێ گۆڤارێ دەربکرێ ئەوەی کە تۆ بیستوتە لێیان لە خۆیان و ینی یاخود ئەو ئەرشی فوشتانی کە لە لای جەنابتە بۆچی ئەو گۆڤارەیان دەرکرد بۆ ناویان ناوە ڕووناچی کێبوونەوانەی لە پشتیەوە بوون چۆن توانیویانە ئەو کاتە مۆڵەتی بۆ وەربگرن مێژووی گۆڤاری ڕووناچی چۆن ئەگەر بە کورتیش بێ بە ئیشارەتێک بێبیت کەمین گۆڤاری یاخود یەکەمین چاپکراوەی شاری هەولێر بووە بەڵێ ینی پێشتر گۆڤاری کوردی لە هەولێر دەرنەچووە لە ڕەواندوز بەڵێ بەڵێ ئێمە مەبەسمان ناو هەولێرە بەڵێ بەڵام هی ناو هەولێر بەڵێ هەولێری کە یەکەمی چاپکراوە دەرکا گۆڤاری ڕۆناکی بوو بەڵێ لە ساڵی 1935 کە ئەمین بەگی تۆفیق لەب لێرە محافزە بێ بڵێن متەسەڕیف وەختی پێڵێن بەڵێ فیانەوەن بەڵێ باوکم ئین تەقدیمەکە پێشکەشەکە تازە تخەڕۆجی کردو لە کولێرکو ئیمتیازی گۆڤارێکی بدەنێ بەڵێ ئیمتیازێکی گۆڤارێکی بدەنێ لە عینەن لە هەمان کاتە حسێن خەزی مۆکریانیش لەگەڵ کوڕێک کە ناوی زێن العابدین بوو ئەویش تەقدیمی کردبوو کەوا ئیمتیازێک وەرگرن بۆ گۆڤارێ لە ناو شاری هەولێر ئەیترەوەی باوکم موافقەتی هاتەوە دیارە ئەوی کە موافقەتی نهاتبووە زێن العابدین لەگەڵ حسێن خەزی مۆکریانی کەم کە ئیمتیازەکە وەردەگرێ و موافقەتی بەغدا دێتەوە یۆزاری داخلیە باوکم حسێن خەزی مۆکریانی ئەبینێ ئەڵێ من دامناوە مەتبوعەیەکیش کڕم لە مووسڵ بیەنمە ئێرە بەڵێ مادەم تۆ ئەوەی تۆ پێشکەشتان کرد لەگەڵ زەین العابدینە کە سەری نەگر وەرە با بەیەکەوە بیکەینەوە مەتبەعەیەش ئەگەر هێنام تۆ لێزانی و مەطبعەت هەبووە و خەریجی بۆ ئەمانە هیتر ڕێکێکێ باوکم لەگەڵ حسێن خەزی مۆکریانی لەسەر و ئەساسەیەکەوە گۆڤارەکە دەربکرێ بەڵێ کەواتە بەیەکەوە گۆڤارەکەیان دەرکردووە ئەڵێ هەرچی ئەربا حوشتیوە هەبێ وە حسێن خەزی مۆکریانی بێ کومەڵێ من لە دوی پارە نەکەوتم تاواکو بەڕاستی ئەو ئیمتیازە وەرگرم هەر بۆیە کردومە چونکە باوکم لە دارکەران بوو لە ئەندامی حیزبی هیوا بووی ئەنی هینێکی باڵغایەتیان هەبووە بەڵێ ئیتر لەو وەختەوە ڕێکەکەون لە چاپخانەکەی زاری کرمانزی لە ڕەواندوز سێ نسخەی دێتە ئەکێ سێ ژمارە دوای ئەوە لە مەتبوعەی چاپخانەی مووسڵ حەدیسە لەوێش دیسانەوە پێنج شەشێکی لێ چاپەکرێ دوایە لە هەمان کاتە لە بڵین لە تشرین یەکەمی 1935 بەڵێ باوکم پێشتر تەوسەی مووسڵ حەدیسەی کردبوو کەوا چاپخانەیەک بۆ دانێن بۆ هەولێر بیکڕن بەڵێ بەڵێ ئیتر بە تەنیا بیکڕێ بە شەریکایەتی بازار شۆر بۆ بەسیتر کە لەگەڵ مۆکریانی ڕێکەوتووە شێتی ئەیکڕیم ئیتر چون هەر لەو ماجی لە تشرین یەکەمە ئەو مانگەی کە ڕووناچی تیادە چۆ هێناویانە ناولێت وەستویانە پێشتر چاپخانە نەبوو لێرە نەبوو ینی یەکەم چاپخانە ئەوەیە کە تۆ لێت بەڵێ لە دوانزەی تشرینی باخەمی 1935 هاتێ ئێرە بەرامبەر قەشڵاڵی لەوێ دامان مەزران و بەڵام پێیان تەبع نەکردووە زوو چاکە هەتا حرفوشتیوای بۆ بەڵێن و کریانی ئەجا لە 1970 ئەزانم بۆ لێرە چاپکرا چاپکرا ئینگلیزەکان دەوریان هەبووە لە ئینگلیز دەوری هەبووە لە پاڵپشتیکردنی ئەم گۆڤارێ ڕواناکە ئینگلیز دژایەتیان کردووە بەڵێ چونکە باوکم لەگەڵ بڵێن
بەکەر سەدقی کە دەست 1936 بەڵێ خلابێکی عسکەری یاخود ئەوەی کردووە باوکم لە زمانی 20-25 محامی تری عێراقی ئیمزای کردووەکەوە داوا لە مەلی غازیەکە یاسین هاشمی لا با لە ڕیاسی وزراوە باکر سەدقی بکاتە شوێن باکر سەدقی کورد بووە وانە بەڵێ وەڵی وا دەڵێ بەڵێ کوردی کردبووە اینجا لەبەرەوە بەکر سەدقی لەگەڵ ئینگلیزا بینی نەبوو ئەوەندە باڵ بزانم اینجا بۆیە ئەنگلیز ئەگەر دکتۆرەوەی بگرت بە ئێوا زوشدا نەخرا بێگومان جا و پرسیارەکەم بەڵام هەر باسی باکر سەدقی تۆ لەو باوەڕای هۆکاری چییە کە ئەم محامیە یاخود ئەم پارێزە لە کوردانە یاخود بەشێکیان کورد بوون وەڵا بەس باوکم کردووە بەس باوکە کردووە هەمووی عەرەب کەواتە باوکت بۆچی پشتیوانی کردووە لەوە ینی هەرڵێ چونکی ئەمە شعورەکەین ئەمانە وەتەنین وەڵێش کەوتوخوا حەزەکەین کەوا ئەڵە بێتە ڕێیس وزرا وی وڵات پێشخا حەسل دێ بەڵێ هەر ئەو کولووە کەواتە مستەفا عەسکەری لە ئینێکی نووسیوە لە کێبێتا ئەو باسیەکە باڵێ ناوانەشی هەمووی تایە بە تەفسی ڕاستە دکتۆر ڕوونایی بۆ ڕووناچی بۆچی داخرا بۆ بنەیتوانی بەردەوام بێ مەسلەی پارە بوو مەسلەیەوە بوو کە خەڵک نەیەتوانی تیا بنووسێ هۆکار چی بوو مەسلەی پارە نیە نووس ئەندێک نووسەر وشتووە ئەڵێن ئەوە خەدایەوە بوو لە 11 ژواری لێ دەشوو بەڵێ لە تانیسانی 1936 دەوەڕمی کرد 11 ژوارەی لێدە چوو لە وڵاترەیە لەڵێن لە ژوارەی 11 ژوارەی کۆتایی پاسی مشکلاتی ئاو بێ ئاوی شاری ئەو لێر کراوە ئەجا ئەوە میری ئەو وەختە تۆراون لەو نووسین و ئەمانێ ئاڵین لەبەر ئەوە داخراوە بینێکی کە جەماعەتێککە هەن ئەڵەن نەخێر ئەمە بۆیە داخراوە چونکی شید مستەفا بڵێن زانیویانە کەم لە حیزبی هیوا بۆ حزبی دارکەران و ئەمانە بووە ئەوە تا لەگەڵ بەکەر سدقیشە ئەو ئینەی ئەو ئەمەمانە ئەڵێن لەبەر ئەوە دایان خستۆ خستیانەتە ژێر مراقەبە شۆ یەکسەر کە دای خستووە دوای ئەوە فترەیەکی کەم محاماتی کردووە و ئیترنیان هێشتۆ لەوێت مایتەوە یەکسەر کردیانە بە حاکم لە کوفی بەڵێ جا دکتۆر هەر بۆ ئەوەی ئەو مێژووە ڕەنگە ڕاستکردنەوەیە بکەم حیزبی هیوا ساڵی 38 دروست بووە ڕەنگە دارکەر زیاتر بەڵێ 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 دوایی بوون بە حیزبی هیوا بەڵێ ینی فکرێکی وەتانیان هەبووە ئەوەیە کە مەسلەی کوردایەتی هەبووە لەلایەوان نێشکە بۆ چونکە لە کتێبێکی تارق جانباس تەمەەن لێژوێ ئەوە باسی ئەوانەیە کە ناوی ئەو هەولێرانی تایە هەموو کەنداری حیزبی هیوا بوو کۆتخۆی مستەفا عوزێریە عەلیاغایە باوکومە یونس مستەفایە ئەبدەی هەمووی تایە جا مادام هەر باسی حیزبایەتی یەکەین باوکت لە دوای حیزبی هیوان نەبووە بە ئەندامی هیچ حیزبێکی تر بڕواناک بەڵێ بڕوانە شوێیش نەبووە بەڵام کووت پەروەەر بوو دکتۆر بیرم چوە پرسیارەکەم بۆچی ناویان نابوو ڕووناچی ینی مەبەستێکی تایبەتیان هەبووە یاخۆن من لەگەڵ هەندێک لە نووسەران و ڕۆشن بیران و ئەمانە بەڵێ ڕۆژناوان و نووسان ئەوە باس کراوە بەگو بۆ چوونی ئەوان و بۆ چوونی منیش تەوا ئەمە ڕووناکی شتێکی نوێە و کۆڕۆنایکێکی هێنێتە هەولێر ینی ئەمە وەکو هەتاوێکی تازەیە ڕووناکێکی تازەیە بۆ شاری هەولێر توێکی پێشتر بۆ ڤار و هیچ مەطبوعاتێ نەبووە لە شاری هەولێر لەو ئەساسەوە تاوەکو هینەکەشی ینی ئەوەی پێشەوەی نەشەی پێشەوەی دوو شار لۆگۆکەی هینێکمان لەگەڵ هەتاوێکە وەتیشی هێ دەچوو ئەمانە کەوا ئەمە ئەوێ ڕووناکە کاتەوە بۆیە ناوڕووناش بەڵێ دکتۆر باوکە دێشێک بۆ لە حاکمە ناودارەکانی کوردستان باز لەواکرێت کە حاکمێکی حاکم بووە بەڕاستم یعنی دادوەرێکی تەواو بووە کاکەوە حاکمی ئەو زەمانە حاکم بوو نەگاتە بەڵێ یعنی بڕوادێ من کە لە ابتدایشتواوم متەسەڕفێکە و ناوی کەریم قەرەنی و لە سلێمانی زۆر شەدید و عسکەریش بوو کردویان بۆ متەسەڕف کۆبوونەوەی بە هەموو ڕێزایرەکانە کرد هەموو ئەچوون لەبەری ئەلەرسی ئەومە تۆندوێوان و کە هاتە سەر حاکم نەیوێرا باوکم بانکە ئیشی هەو وایە خۆی ئەچوو بۆ لای
متصرف خۆیە چۆ لای حاکم یا تەلەفۆنی بۆ کرد فلان ئیشوانێ فلانین ئاوە ئێنە تەسەور کە محافظی بڵین متصرف یعنی محافظ پارێزگاری ئەو وەختە نەی ئەوێرا حاکمێ بانکە تەگەیرم ڕئیسی تەسویە و لە سەیمانێ لە ماڵێ ڕئیسی تەسویە وەختە زمانی مەلەکی تەواو بوو زەمانی عەبدولکەریم قاسم هاتبوو بۆ ئەوەی هەرز و شتیوا لە ئێقاعی وەرگرن لە ئاغا تەوزیعی سەر جوتیارەکانی بکەن یەتە بیرم چوونە چوارتە لەوێ هەر لە مزگەوت دانیشت ئەو هەموو ئاغا و هێن و شێخ و مێخ و ئەمانەی لێبوو لەوێ شێخەکان مسەیتم و شێخ لەتیف و قزمەکانی و هەمانە چون لە مزگەوتەکەی چوارتا لەوێ دانیشت و خۆی و مەعاونەکەی و ئەبا ساحب قەران بوازە دانیشت و کاتە وشتی دانا و ئەنجاوتی با یەکەیەکە جوتیارەکان خەڵکەکە بێن بۆ لام و چیانێ و چیان لێرە ئێرەکەین بە مەحکەمە مزگەوتەکەین بە مەحکەمە نێوە ڕۆپەی داهاتی و شێخەکان بێ وتی ناڕۆ وەڵی ساژ بیرمە شووتی و ترێ و نانمان خوارد دوای تۆزێ پەریشیان بۆ هێناین تۆقڕیان نەکرد حاکمە لە نەمزگەوتەکە دانیشێنان ما ئەمانە دوای لێم پرسی بابا بۆ نەچینەوە لا خۆشە و هەمووینە و باخ و ڕەز و تی کوڕم دوایی بۆت باسەکەم کە گەورە دەبی دەسانی یعنی ئەوها ئەوەندە بە ئەهین بوون بەڕێکی ئیش خۆیان نەکرد حاکومەکان نەچوون دعوەتی ئەم نەچوونە شوێنە زانن ئەو شوێنە بۆ نێوەی لێ دێکەوا سێ یا خوشتێ ئینشیاز کا بۆیان لانی بەس یانی بۆ مێژولانی ئیمانداری شتی چۆن بوو یعنی ئیماندار بوو ئیمانداژیە کرد بەڵام لە مناسەباتە جاروات پێکێکیشی ئەخواتەوە لەوێ هەولێری زۆر بوون لە سەیمانی موسا سەمەدی لێ بوو بایزاغا بوو نووری کنێر بەشیر چیچۆ ئەمانە کە دانیشتن هەفتەی جارێک کۆ بوو لەوێش هەولێرشی تیتانەکە ئەوڵی بوو دارێ برادر یەک بوون بەڵێ وسا سەمەد مدیری تەربیە بوو وری کرێر مدیری ئەوە وێنی بانخێگە و بانکانە هەیتر بایزاغای باشی دکتۆر دەشتی متەسەڕیف پاڵەتدانیشتنەرە وەڵا کۆکانیانێ کرد و بەعزێکیان ئەندێکیان سم پێشێکیانە خواردەوە لەوە زیاترنا بەڵام لەگەڵ ئەوشان وێژێ کردووە وەڵا ئیماندارێکی تەواو بەڵێ دکتۆر بۆ خۆت تۆ لە مناڵیە ئەوە بزانم لە قوتابخانەی کچانەوە دەستی پێکرد وەزن بەهەش بووە وەزنە بە گەورەیی داپەڵ بوومە ئەوە مامەڵە سابونکەران بوو نزیکترین مەکتەب بۆ ئێمە مەکتەبی زەهرا بەڵێ هیچ چند بوو بەڵێ ئێ وەختە باوکم حاکم بوو مدیرەی مەکتەبەکەش سدبەییجە و ستم عەسوومە و ئەمانە بوون وەکو جیرانمان بوون دراوسێمان بوون من بە پێنج ساڵی داخل بووم کە منیان بەردایە وتیان نزیکە قینایی کچانە وتیان وەریێگین لەبەرەوەی ئەم باوکم حاکم بۆ ئەم مدیرەوە ئەمانە دراوسێمان بوون ئەیتر وەڵام منیان وەرگر بە پێنج ساڵی وتیان با مستەمیعگەیانی بەس باڵی بۆ ساڵێککە بە کۆت بێ وەڵایەتر ئەڵێن زیرەک بوویت وەمانە بوویت و لە هەموو تەلەبەکان باشتر بووی بۆیە وتیان جۆگرەکە نەما ئەوی بە تەلەبە چوویتە سونفی دوو دا لە مەکتەبی کچان بووین مناڵ بووین ئیتر کە ڕیزە بووین و ئەمانە کچەکان زۆر عەجوول بوون ئاتن پاڵیان بە یەکتریەوە نا ئینجا پاڵیان بەمنەوە ئەنا ئەچوومە ماڵەوە هەموو بابە من دایە من تێم ناچمەوە مەکتەبە بووە هەموو کچەکان شەڕم پێفرۆش ئێستا کە بیری لێ یەکەمەوە خەبە دەخۆ ئەما شەڕم پێکۆش ئەو کاتە بە کوردیەتە ئەوکڕێنێ بە عەرەبی بە کوردی بوو بە کوردی بوو ئێبتیدایی بە کوردی هەبوو بە عەرەبی شەو بەڵێ دوای ئەوە ماڵمان لە سامونکەران نەماچوونە ئەمە باسی ساڵانی سەرەتای شەستەکانەکەین وانە یاکەی دوایی تر ماوان چۆ چوارباخ لێ مەکتەبی وەتەن هەبوو مەکتەبی وەتەن من 1970 یا چوارەوە بوو چوو مەکتەبی وەتەن بە عەرەبی بوو بەڵێ وەتەن بە عەرەبی بوو باوکم دایکم وتیان باشێتێ چونکی سانەوی بە عەرەبی بوو لەوێ وەڵام دوایەوە بەڵێ متەوەسەش بە عەرەبی بوو ئەزانیەک متەوەسە هەبوو بە کوردی لە سەیمانی لەبەرەوە چووینەوە مەکتەبی وەتەن هاشم ئەفەندی ناو مدیرەکەمان اینجا ئەو مەکتەبەش مەجموع هەیە تەلەڤەی زۆرمان لەگەڵ بوو ئێستا هەرێکە لەلایەش دکتۆر تۆ وەکو بیستومە ئێستش هەڵبەتە هەر دەنگی خۆشە
بە دیارە حتمما بە گەنجێتی و بە مناڵی دەنگی خۆشتر بووە لە ئێستش ینی لە سرود وشتی وایە وا بزانم زۆر تۆ لە پێشەوە بووی کێشە چی بوو لەگەڵ مامۆستا موسڵاویەکەت لە مەکتەب دەرسی نەشینمانە بوو ماوەستا غانم بۆ هەزانم ناری غانم بوو شتێکی وا بوو دەرسی نەشیدی بۆ پێوتی ئەوە خۆی دیێنا ئەوی لایەنجا لەگەڵ یا گۆرانیە و توی ئەمە مۆشەحاتیمانە و مۆشەحەکانی سووری وەمانە ئەوانی فێرەکردین لەگەڵ یا گۆرانی کوردی شوان ئەوت گۆرانی کوردی تر لێژێ لەوانە عێراقی بوو وڵ عێراقیبەکە کە ئەوترا من دەنگم خۆش بوو مناوم دەنگم بەرز بوو خۆش وەرەوەڵا گۆرانی مەوت ئەجا کە ئەهاتە سەر عێراقی هەرماوە کەس دەڵێ کورد مردووە کووە مردووە کورد زیندووە ماڵە مامۆستاکەی و تۆ کورد زیندووەکە مەڵێ جارێ بەس جارێ کورد مردووە کوردووەکە بڵێ هەموو نەقێ کورد زیندووە لە فەرقی چیبی مۆسیقای سێماریش بوو ئەندا لێ دیارە شەڕی پێفرۆشم مناوی جاریشان لێ بووینەوە لەسەرەوە هەر تۆڕەیە کردم جەرەسێ یا بوو تەلەبە بجیاتە دەرەوەکە لە دەرەوە ئاشبە فەندی مدیر بوو هاتە بینێ ئەو سوفە دەرگاکەی داخراوە و کەس ناچێتە دەرەوە وڵا دەرگای کردەوە ئەبینێ منم مامۆستا حازم بوو غانم نە حازم مامۆستا حازم خەریکینەوە کورد مردووە نەڵێم نەمردووەمە ئاستی شەڕی پێفرۆشم ماڵکی بۆ وتیان مامۆستاین ئاشمە فەندی وتی عادێ بەڵێن دەنگت خۆشە گۆرانیەکمان بۆ بڵێ وڵا ڕقیبەکەم پێپۆنداوەمانە وڵا وتی دوایی وێ بۆدام بۆ ژوورەکەم وڵا تووە چولێتیە بوو نەقۆڕیانێ و تەجیری کردم تا گەنجی ژوین دەنگمان باش بوو مەڵە ئەیتر کە گەورە بووی دەنگمان نەبوو نانا بیستم ناڵێن ئێستاش لە مەزیسی شتە گۆرانی شتەڵێ دەنگ بە خۆش ئەگە زۆر شەڕم پێفرۆشن و جەماعەتێک لێ ئەوە نییە ئەو شتانە هینی ئێوێ ئاندانی دەوێ ئاندان بۆ باس خەمجارێکیان حەفلەیەکوانە بوو لە نادیەتی بە هەیدەرە کەچەڵ و تا تۆفیق لێ بوون دوای حەفلەکە دانیشتین برادێکوانە بوو ناوی زیاد و دەنگی زۆر کۆش بوو دوای حەفلەکە و کاکتە دە گۆرانیە بڵێ بۆ نایەت گەڵە وڵا زیاد دەنگی خۆش و تۆزێ مەقامێکی و دەی وڵاتە هەر لە خۆی و تەقیەوە دەسی کرد بە گۆرانی وتن لەبەرەوە گۆرانی وتن شوێنی ڕێی خۆی هەیە یعنی ئەوە یەکسەر ناوتیە ئای ساژەگەر مۆسیە کایەکی جوانم بۆ لێ بدەی مینی مەقام و سێگا و چاگاوین وەمانە وەڵایی نەمن یۆشوێنە خۆ تا ڕانەگرن لەگەڵ مابیڵێ نیعمەتێکە خوا پێت دەبەخش ئەوەی دەنی خۆش و ئەمانە ڕەنگە وەختی خۆی بە تایبەتی عیبە بوو وەکو شەماسایی فەقیرە باوکی دەریکرد لە ماوە جا دوکتۆر بەرنامەکەی ئێمە زیاتر بەرنمەیەکی سیاسی وێوانەیە پشوێوەرە پشوێوەرەگرین و بەشکێ بزانین لە پشوەکەی گۆرانێک مامۆ دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ دکتۆر ئەمیر چەلەبی یەکەمین دەرمانسازی کورد کە پەیوەندی بە شۆڕشەوە کردووە. کاک دکتۆر باسی ئەومان کرد لە دوای 58 ئەوانە هەرچەندە ئێوە ویتر گەن تازە لاوبوون و ئەوانە بەڵام هەستان بە چ گۆڕانکاریە کردەوەی کە لە سەردەمی مەلەکیەوە کۆماریەت و ئەمانە ینی گۆڕانکاری کرا لە خەڵک چۆن هەر لە خۆیەوە خەڵکیان و مزارەیە کرد و هەڵەپەڕی و چوزانم ڕسمی عەبدولکەریم قاسم و ئەوانەی هەڵەواز بەرزە کردەوە ئەمانە لەبیر تەشتیوە شعارەکانم لەبیرە ئەو ڕۆژەم لەبیرە ساڵی 4 تەموزی 58 ماڵمان لە سابونکەران بوو وەکوتم ماڵەکەمان لە سووج بوو ینی زاویە بوو دوو قات بوو لە قاتی سەرەوە سەیری جادەکەمانە کردووەمانە جادەی سابونکەران کە شۆڕشی 4 تەموز هەندێک کەسین قیلابان دێ کە سەڵێ شۆڕش نەبوو تێکدان بوو وەڵی شۆڕش بوو ترخۆ لە مەلەکی تۆ بیکەی بە جمهوری شۆڕشەوە هەر خەڵک بوو زۆربەی زۆری هەمووی لات و ڕەش و ڕووتەکان بوون بە سواری لۆریەوە هەمووی بە تایبەتی شوعیەکان ئەو وەختە لە سەیمانی شوعی زۆر بوو شوعی زۆر بوو بە سواری لۆریۆ لە پشتی لۆریۆ هەموو هاواریانە کرد و جمهوریە و ئەمانە و بژی جمهوریەت و بژی ئەمانە و ئەجا دوایەوەی تر هیتافی کە ئەهاتە هین ماکو زەعیم ئیلا کەریم یعنی کەس نییە ئیلا عەبدولکەریم ئین و ئەمانە
ئەم شتانە زۆر قەڵەباڵەیەکی زۆر بوو خەڵکەکە زۆر ینی دڵی خۆش بوو ئەمانە بۆ هەفتەیەکی نەبرد شەبی بەکرایەوە ینی لاوان کرایەوە ینی شوێیەکانمی ها ئەمانە خەڵکەکە هەمووی پێکەنی ئەمانە ینی خەڵک پێی خۆشێکی خۆش بوو بەڵێ نێزانی چی بە دوایەت لەبەر ئەوە خەڵکەکە زۆری شوێعیش بوو شوێعەتیش خۆ دەزانی ڕقی لە ئیسیعمار و بەریتانیا و ئەمشتان و هین و ئەمانە بوو لەبەرەوە خەڵکەکە پێی خۆش بوو ئەوەی شوێعیش نەبای هەر پێی خۆش باوکت وەکو حاکمێک ئەوەی کە تۆ لە بیری بیا خو دوای لە لێ بیستوێ بەڵێ پێی خۆش بوو یا پێی نەخۆش باوکم تەعاً پێی خۆش بوو چونکە باوکم لە پەنجاکانەوە هیتر حکوومەتی مەلەکی فەسڵی کرد فەسڵی کرد لە حاکمی نەما دەستی دا محامات دەستی کرد بە محامات لە شاری سێمانی بوو مەکتەبەکەشی هەر لەو ماڵی ئێمە بوو ژوورێکیە بوو لە عینیەدی مراجع شتیوایەدی لە پێش 58 فەسڵ کرا لە پەنجاکان کە 58 شۆڕشی چوادەی تەموز بوو بە چەند مانگە دوایەوە یەکسەر گەڕانیانەوە بۆ وەزیفە و هین و ئەمانەیە ینی ئەو لە دەرکراوەکان بوو چونکی وەتەنی بوون پێش 58 تەمان پێی خۆش وەرەوەڵا ئەویش غوبنەکەی لەسەر لاچوو ئەم گەڕایە بۆ وەزیفەی خۆی و لەوەش خۆشتر کە وەختی مەلا مستەفا هاتەوە کە وەختی مەلا مستەفا لە دوای شۆڕشی چواردەی تەموز هاتەوە باوکم لە منە وەختە مناڵ بووم لەگەڵ برا گەورەکەم تاوەکو چۆ ینی چوو بە پیریەوە نەوەکە هەر سەردان لە فندق لە ئوتێل هەرچوون بە پیریەوە بە پیری مەلا مستەفا و ئێتە چونکی وەختی خۆی لە چلەکان کەی بوو کە مەلا مستەفانە فیکرا بوو بۆ سەیمانی لێەوە باوکمیجا دایکم ئەو وەختە ئەڵێ زۆربەی نیوەڕان باوکت نەدەهاتەوە ماڵەوە لەگەڵ مەلا مستەفا کەبابی ئەخوارد باوکم کە حاکم بۆ لەوێ مەلا مستەفا خۆی دوو کەسی لەگەڵ بووە ئەیتر هەموو زۆر هەفتەی دوو جار سێ جارەڵێ باوکم و توێتی ئیلا ئەبێ بێن بۆ لام و لەوێ بەیەکەوە نانەخۆین قسەشیان کردو هێنیان کردووە ساڵانی چل مەلا مستەفاش بەڕەحمەت بێ زانیوێتی کەوا باوکم ئەو کەسێک کە گۆڤاری ڕووناکی دەرکردووە و مەجموعەیە نووسینی چاکیشی لە گۆڤارەکەم بەڵێ وەحی قۆمیەت و تەجەدودی ئیجتیماعی و کوڕکچەکانم یعنی ئەو ئەمی نەفەس و بۆری کوردایەتی لێ هات لەبەرەوە مەلا مستەفا بەڵێ پێشتر باوکمی ناسی بۆ یەکە هاتەوە لە دوای چواردەی تەموز باوکم چوو بۆ بەپیریەوە چەند جارێکی چوو بۆ ئوتێل بۆ لای ینی زۆر احتیاج بۆیە ئەوەشی پێخۆش بوو لەبەرەوە وەزعێکی خۆش بوو دوای چواردەی تەموز دوایی تر وردە تر شوێعیەکان و بەعسیەکان و قەومیەکان و کەوتنە ناویەک و ئیشەکەیان تێکدا بەڵێ کەواتە ئەوانە بوون هۆی ئەوەی کە شۆڕشی ئەیلول دەست پێ بکا بە بڕایتۆ بۆ خۆیە زانی چی ڕەنگە شۆڕشەیلول کە دەستی پێکرد بێ زۆربەی خەتای شوێعیەکانی تیابوو بێ ئەو وەختە چونکی شوێعیەکان زۆر لە عەبدولکەریمەوە نزیک بوون ینی زۆر جارەوانی کە تۆ زێهینی قەومیان هەیە ئەڵێن شوێعیەکان هانیان ناوەیەکی باشە بەس دوای خۆ یەک دنیا مزاهرەکانی لابرد هەندێکیانی لابرد لە شوێنی مەسئولیەتۆمانە خەڵکی بەعسی هێنا خەڵکی قەومیێنە ئەوانە هەموو حەزیان نەکرد مەسەلەی کوردی بە شێوەیەکی ئاشتیانە حەلکرێت بۆیە ینی کە شەڕیش دەستی پێکردەوە ئەو وەختە زمانی 1961 دوای ئەوە ینی مەلا مستەفا خۆی دائیم و توێتی قەت لەو بڕایانیم عەبدولکەریم قاسم شەڕ لەگەڵ ئێمە بکە بازانن چارەیە شتێر دۆستنەوە بە ئاش بێتەوە بە شتەکەی تێگەێنن بە جوانی تێبگەێنن ئەمانە بەڵام کەستی نەئەگەیان ینی بڕوا دەبێ عەبدولکەریم قاسم لە ئینەکەی چوادەی ڕەمەزان هەشتی شوباتی کۆداتای بەعسیەکان عالم لە دەرەوە ئەو لە وەزارەی دیفاع بوو هەموو دژی ئەو هیتافیانی کێشا بەعسی و قەومیەکان سکرتێرەکەی ئەیوب سەیدی ئێمە هەموو ئەڵێن ماکو زەعیم ئیلا کەریم هیتا بەژیانی تۆی کێشن ینی ئاوا بوو درۆیان لەگەڵ خەڵکەکە درۆیان لەگەڵە کرد بۆیە واشی لێ هات شەڕی کوردیشی هەر بۆ نۆعە کرد ینی بەڕاستی بۆ نۆعە کرد بەڵام شەڕی کورد من لەبیرمە
لەبەر ئیقتاعەکانیش دەوریان هەبوو ئیقتاعەکان ینی مناڵ بووم لە سلێمانیەوە ئەچوین بۆ بەغدا ئەوە بەڕێ کەرکوو کابڕێن لە دەربەندی بازیان لە 1961 باسەکەم ئەو شاخی دەربەندی بازیان ڕەشە چووە هەمووی خەڵکی عشاعر و ئەمانە سەرفەنگیشان پێ بۆ چەنددار بوون سەیتەرێکیاندا نابوو لەسەر جادەکە و ئەمانە هەمی عشایر بوون پارتی لەگەڵیانە نەبووە وەختە بەلا مستەفاشیان لەگەڵ بەلا مستەفا خۆی قائیدی پارتی بوو بەڵام ئەوان ئاگاداری ئەو تەجەموعە نەبوون کەوا لەوێش کرا بوو دوایی تر ئەو مێژووە من ناتوانم زۆر سۆناوە مێژۆ بەڕاستی لەبەرەوە ئیقتاعی کوردستانیش دەستێکی هەبوو لە گەڕانەوەی شەڕ لەگەڵ عەبدولکەریم قاسمە. جا هەر مادام باسیەوەکەین ئەو شەڕانە کاریگەری زۆریان هەبوو بە تایبەتیش لە شاری کۆیە قەتڵ و عامێکی زۆر کرا لە ساڵی 63 لە سلێمانی عینەشە جا من پێم وابێت و هەندێک شایەتی تایبەتت هەیە لەسەر نۆی حوزەیران تۆ شایەتی چیت هەیە چیت بینی بە چاوی خۆ دیاخۆ چیت بیستووە بە تایبەتی زەعیم سدیق ینی ئەو هینەی بۆ دروست کرد ئەو قەسابخانەی لە سلێمانی بۆ دروست کرد بۆ ئاوا بەو توندیە چووە سەر خەڵکی سلێمانی ئەوە ڕۆژێکی زۆر ڕەش بوو بۆ خەڵکی سلێمانی ئێمە من تەلەبە بووم لە شەشی سەرەتایی ئەو وەختە ئیمتیحانی شوانە بوو بە کەلۆری بوو وەزاری بوو دوو ئیمتیحانی ئەخیرمان مابوو هەڵسام چم بۆ ئیمتیحان بوو بە تەقەوە هەراهوریا و ئەمانەی گوێمان لە مکەبرە بوو ئەڵێ کەس نێتە دەرەوە منعی تەجەولە کەس نێتە دەرەوە و ئەمانە وەڵی تر نازانی مەسەلە چیە تاوەکو لە پڕێکە بەیانی زۆ بوو ئەبێنم چەند ئەمنێک و پۆلیسێ لە ماڵمان لە چوارباخ بوو لە سیاجەکەەوە خۆیان هەڵایە ئەمدی بوو ئەدیقێکی بچووکمان هەبوو هاتنە ئەملا کورە بابە باوکم حاکمەوەینەوە ئەمانەوە چۆن ئەمانە خۆیان هەڵێنە ئەملا وەڵ هات نەژوورەوە بە لەقل لە دەرگایاندا و دوایە دەرگایان کردەوە و مختار هات و دوانزە کەس هاتن و هەموو بە ئەفەندی و بەجلی کوردی تەڕان لە هەموو زەمان و هینە جاشێکەر هەبووە جاشتگارە بوو هات نەژوورەوە وەڵا قایمیان پێ بوو ناوی باوکم لە قایمەکە لە دووەم سیەم نابوو وەڵاوەتیانە بێ ئەو گرین ژیرا ڕۆشت تا دوو ڕۆژ ئەمە وەزعی سلێمانی بوو ماڵ دەگەڕان ئەوەی بە قایمە دەگیرا هەموویرە بوو قسەژە فەرمووی باوکت خۆی حاکم بوو ئەو بڕیار با خەڵک بگیرێ بەڵام ئەیچێ بڕیاری دابوو ئەوە زعیم خۆی بە ئەمری زعیم سدیق بووە بەڵێ هەمووی بە ئەمری ئەو بوو هاتن باوکمیان گرتوور ئەو قایمەکە بۆ ئینەکان بوو بڵین ئەوانەی ڕئیس دایرەوە ڕئیس بڵێنەوەی کە ڕئیس عائیلە و ئەم شتانە بوو حاکم و زۆر گیرا بوون لەوانە هەرچی ڕئیس دایرە بۆ هەمویان گرتبوون تا کوڕە پورەکەم لێ مهندس و فەقیرات و بەسەر بێنێتە دەرەوە وەرە لۆریان ئەبر هەموو گەڕێکێ لۆریان حازر کردبوو ماڵ بە ماڵ پیاوی تیابیان و بڕۆسوار بە هەمویان ئەبردن بۆ چۆ بۆ حامی سلەیمانی پیانەوە حامیە ئیستا پارکە پارکی ئازادیە بڵێ لەوێ وەکو تەوێڵە ئاڵێن وەکو تەوێڵ بەنگەڵی گەورە گەورام و وەرەوە بڕۆ ژوورەوە ئاڵێکە چیتە ژوورەوە دوو دەرگایاندا نابوو یەکیانەڵێ ئەیوت جنێوە بە مەلا مستەفا بە لەو دەرگایەوە بڕۆ جنێوە بۆ بڕۆ هیچ لێ ناکەین ئەگەر جنێویشنەیەی لەم دەرگایەوە ڕێی بەر شەقت دەدی دازبەربەی خەڵکەکە جنێوی نەیە ئەیوە بالێم من ینی مەلا مستەفا ڕەمز بوو هەموو کاتێک باوکم و ئەمان کە ڕۆیشتون وەکو حاکم وەمانە ئەوەنگە احترامیان گرتوون ئەو قسەیان لەگەڵانە کردوون قسەیان لەگەڵانە کردوون چون هەمووی لەسەر دەزانیشت و ئەمانە و وڵات تەنەکەیە بۆ باوکم هێنن ئەوە من ئەوە جەماعەتی ئەوێ ئەیگەڕنەوە دکتۆرە شکری ڕسوڵیش نووسەتی لە کتێبێکە کە باسیەوە کاڵێک تەنەکەی ژانێ نابووە حاکمشیت بۆی لەسەری دانیشی حاکم و ئەمانێ و بۆ لەسەر دەوێتی وڵا دانانیشم ئەوکویەوە دانیش ئێوە چۆن دانیشن میشوا دانیش هەلاکولین ئەمە ئەیتر ئەو فترەیە مەجموعەیەکی زۆریان لە دوای حامیەکە برد وەکو حاجی باقی بوو لەگەڵ چەند کەسێکی کە هەر بە زیێنێتی
زیندە بە چاڵیان کردن بەڵێ. لە مەلعەب لەولا مەجموعەیە گەنجی مامۆستا سێوانی یاسین لێبوو بەڵێ، هەمویان لەوێ هەمویان ئیعدامکردن هەمویان کوشتن بەڵێ. لە ناو ینی بەڵێم چی تر ئەوەی کە پیاو بوو لەوێ بەس مناڵ مابوو بەڵێ، مناڵ و ژن مابوو ئەوەی بەڵێ. پیا بە سەر بێنایەتە دەرەوەی گیرە بەڵێ. تر دوای فتەیەک وڵا باوکە هەفتەیەک 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 مایەوە دوایەوە دراوسەیەکمان هەبوو جیرانێکمان هەبوو بڵێن جەمالی مزافەتا معاونی این بوو متەسەڕی بوو معاونی محافظ بوو وڵایەتر کەوتەواستە بۆمان و ئەمانە خاڵی شمناڵێم دایکم مسلاوی بوو باوکی عەرەب بوو خاڵم محامی بوو مسلاویش بوو بەحساب عەرەبە مانای ئەویش کەوتەواستە واسەکاری وڵا لای زەعیم سەدیقی تر باوکمیان بەردا لەگەڵ چیە ڕۆژێ بەریاندا لەگەڵ دکتۆر جەمال مدیر عامی سەحەی سلەیمانی بوو پیان و ڕێی سەحا وەختا زۆر باسی حرەس قەومیەکانەکەن حرەس قەومیەکان ئەوانە چێن دەوریان هەبوو ینی ئەوانە هەمووی عەرەب بوون خەڵکی تریان تیا بوو منە بردەوە بۆ دیمەنێکی زۆر کاریگەر یانێ ئەگەر خۆم نەم دیبایە بڕام پێنەیەک لە هەولێر لە کوردستان بڵێن لە هەولێر حرەس قەومی هەبوو هاتین بۆ لێر پڕی حرەس قەومی و ساڵی ئەمانەوەکو حەشت شعبیەکە و حرەس قەومی هەبوو پێش حرەس قەومی مقاومی شعبی هەبوو زمانی عەبدولکەریم قاسم اینجا بوو بە حرەس قەومی اینجا بوو بە جێی شعبی سا بوو بە حەژی شعبی ئەمانێ حرەس قەومی بوو یەک کەسیانێنا من بینەوە بۆ سلەیمانی نایم پیان و محەممەد ڕۆژێکیان زاوایەکمانە بوو کە کەماخۆ ئافریکا مدیر عامی این بوو ینی محەممەدی چیمەنتوێ سەرچنار محەممەدێکی گەورە بۆ وەختە ئەو ماڵانی سەرچنار هەمووی عاید بۆ محەممەدەکە بوو مۆزەفەکانی وێ لێ بوون هات هەرێکیش هەر بە خۆڕایی ئەو محەممەدە دەرگای کردەوە دانیشتوین هات و یەکسەر ئەو کاکەمالی ناسی مێردی خوشکم بوو کەوتە بۆ کسلێدانی لە ماڵی ئێمە دوو زەرامی لەگەڵ بوو دەست بردیان و گرتیان و ئەمانە ئەو مەبێ ناموس و ئەو کابرایە ڕاتر واکەم حاکم بوو لەوێ نەبوو ئەیتر کەوتە قین و ئەمانە وڵای هێنایانەوە کاکەمالیان هێنایەوە ئەمانەی هەموو بریندار بوو ئەم محەممەد ناوە هەڵسا بوو شەڕی بە ئافرەت یەفرۆشت و کە شەڕی بە ئافرەت یەفرۆشت بوو وەڵا خەڵکی لە گەڕێکێک لە گەڕەکەکان خەڵکی گەڕک هەمووی بۆی هاتبوونە دەرەوە بیگرن ئەو محەممەدە بگرن ڕوت و قوتیان کردووە بەس بە دەرفێەوە مابووە هێنابوویانە کۆ هێنابوویانە لای ئەوی سا حەدیقەی عامە وەختە شەر باخی گشتی بوو لای حەسیب ساڵحیان پێوتە وەختە لای باخی گشتی بوو بە تاقە دەرپێکەوە بوو ئێمەش ڕۆشتین هەرا بوو زانام چییە چی نییە ئەمانە تۆ بۆ خۆ دەوت بینی بەڵێ 64 بوو ناوەڵار 63 بوو چونکە لە 63 نهاتی 63 عەبدولسەلام هەڵسا ئەمانەی نێشت لە تشینە ئابێنیم وەڵا قۆمەرەکەیان داکەنی و بە قەیتانەکە بدە کردبوویانە من لێەوە کابرای لەو لە هات شەقاوانە ڕۆی تۆزێ ئەشەلی ڕسمی کچێکی ڕووتی پێ ڕێک لە پشتیشینە لە پشتیدا بەو هاوها ڕیان کێشا بڕۆ بەرەوچۆ بەرەو بەردەکی سەرا لە سلەیمانی وڵایەتر من تانیەوەی مەولەویەکە چوم لەگەڵیان هەر مناڵ بووین ئەو وەختەوەگەی نەبووین وڵایەتر لەوێ محافظ وەمانات بوونە بەردەرگا وتارێمە تەلەفۆنمان کردووە بۆ بەغا ئەڵێنەوە حرەس قەومی نییە درۆوە کاهی ئێمە نییە وڵایەتر گرتیان نەمانی وەریان تاگە حرەس قەومی بووی تر بردیان چیانێکە درۆوەکەنی خۆیان بوو چیان لێکردیان لێنەکەەوە خۆیان نەزانن لە سلەیمانیێرە و تاکە حرەس قەومیە هات و نەما بەس خۆی حرەس قەومی هەمووی لە ڕەدەی توشینیان پێوە لە عینە 63 عەبدولسەلام کە هاتە سەر حکوم یەکسەر حەلی ئەو ئینەی کرد ئەم حرەس قەومیانە بەس لە کوردستان ئاوایانەکە یا لە عێراقیش هینیان هەبوو حرەس قەومی لە بەغا ئافرەتی نەهێشت بە ناوی ئەوانەی ئەمانە شوێعین ئێستاش بینمە لە مەنسوور لە بەرامبەر مەعرەز بەغا وەکو مەلعەبێکی بچووکە بوو ئافرەتیانەگرت ئەمە شوێعیە هەرچی جوان وایە خۆیە شاردەوە حرەس قەومی ئەو ئەمە شوێعیە ئەیان بردە ئەوێ هەچیانە کرد و اینجا بەرەڵایانێک لە هەموو شوێنەکان وایان کرد هەتا کتێبێکێ بە ناوی ئەلعەفالیقە دەرچووە
هەموو فەزائحی ئەمانە هەموو پیشانەدا هەموو باسەکە بەڵێ ئەوەی ئەوان کردویانە ڕەنگە بڵێم چی سەدام حوسێن دوای ئەوان بەڵێ بە زمانە سەر بە بەعسیەکان بوون ئەمنەکان ئەوان کرد سەر بە بەعسیەکان بوون هەموو بەعسی بوون بەڵێ هەمووی بەعسی بوون قەومی عەرەبیشی تێکەوتو بوو بەڵێ ئەو وەختە چونکی مادام دژی شیوعیەت هەڵسان چونکی عەبدولکەریم قاسم لەگەڵ جەمال عەبدولناسر جەمال عەبدولناسر پشتی قەومیەکانی گرتبوو بەڵێ و قەومی و بەعسی دائم دژی کورد یەک بوون پیاوی چاویشیان تیا بووە بەڵێ بەڵام بە تەسەوری من ئەوەی بوو بە حرس قەومی هەر بەعسی نەبووە قەومیشی تیا بووە خەڵکی ئەدەب بێ ناموسی کەشی تیا بووە لەگەڵ ئەو تیارە ڕۆیشت بەڵێ دکتۆر ئەوەی کە تۆ بزات تا 63 بازەکەین بینی پارتی و شوویەکان چۆن بوو لە سلێمانی وەڵا پارتیەکان ئەوە ئەگەرێکە بووی تا تۆ فەلاحی یاجووتیاری ئەگەر بووی یاجووتیارمەوە پارتی بوو بوو تا فەلاح ئەوە معنایەوە شوعی و شەڕێکرا لە یەکتریانەیە ئەوە کرا باش نەبوو وەزعیان لە بینیەکە باش نەبوو باش نەبوو ئەنی شوێعەکانەوە وەختە یەکینیش بوون ئەو وەختە تەکەتولاتیشیان تێنەکەوتبوو چونکی لە زمانی شوعیەت بڵێ لە زمانی مەلەیشیەوە خۆیان داکوتا بوو دکتۆر ساڵی 63 وەکو تۆ بازەکەی بۆ باسکردم ئەڵێ نیوەی شارەکە ئیکمال دەرچوە نیوەی هەمووی هەموو شارەکە هەر هەموو لە سونفی شەش بووین هەموو شاری سلێمانی ئیکمال دەرچوو هەموو کوردستان نا هەولێر نا بەڵێ بەڵێ ئەخبار سلێمانی تەجەول هاتوچۆ قەدەغە کرا هەموو کەوتینە دەوری دووەم ئەنجا دەوری یەکەم ئینەبوو عەرەبیمانە دەوری یەکەم مادەی عەرەبیمانە بوو ئینشا شتێ لەسەر ئین بنووسە لەسەر حرەکەی کوردی و ئەمانە ئەوەندە مەرحی حرەکەی کوردی و مەلا مستەفا و ئەمانەم کردبوو کەچی دوای پێنج ڕۆژەمەی هاوبەسەرا ئەوەی کە مەرحی مەلا مستەفا و حرەکەی کوردی بکە دەیانگرت بەڵام ڕۆی ئەو وەختە مامۆستاکان هەمووی کورد پەروەر بوون هەمووی ڕۆحیەتی کوردایەتی ڕەسەنیان تیا هەبوو مامۆستاکان دکتۆر هیچ وەختێک باوکت هەوڵی ئەوەی دا یاخود حەقی ئەوەی هەبوو کە بێ بە وەزیر یا وەزیری دادووەوانە وەڵا وەختێ لە یاخود پێشنیار کرا 69 مانجەلا زۆر تەکلیفی لێ کرد باڵێ ئەو من ئاگام لێتی وەختە تەکلیفێکی زۆری کردکەوە بێ بە وەزیر لە بەغا ئەو زمانە جەلالی و مەلایی هەبوو باڵێ لەسا لەسەر جەناحی بڵێن جەلالی باڵێ ببێ بە وەزیر قبولی نەکرد نەخێر نەوەڵە باڵێ نەوەڵا قبولی نەدەکرد باوکرد لەگەڵ جەلالیەکان بووە نەخێر جەلالی نەبووە نەوەڵا قەت جەلالی نەبووە قەت دائم کوڕێکە بوو خەڵکی لای ئەوە بوو لای دوکان و ئەمانە بوو دائم ئاهات تۆزێ شێتۆکەش بوو هەفتەی جارێک هات پارەمانەدایە و خواردن و ئەم شتانە و ئاهات باوکمێ و دانیشە بدەیت باسی پێشمەرگەم بۆ بکە باسی پێشمەرگەی بۆ کرد پێشمەرگە مەبەستمان ئەوەیە کە لە شاخە نەکەوەی کە لە شارە دڵی پێی خۆشە سیر کە ئێمە کورد ڕاستە وەختی خۆی زروفی خۆی هەبووە مەکتەبی سیاسی وای لێ هاتۆ وای لێ هاتۆ بەڵام وەکو عام ئێمە وەکو کورد شێ لولەیت فەنیەکەی لە حکومەتی بەغا ڕاست کرد بێتەوە لەگەڵ ئەو وەڵامی تر لەبەر هەندێک اعتیباراتی سیاسی و فکری و ئەمانە وەختە خەڵکانێک هەبوون ئەو فکری بڵێن جەلالیەکیان لەلا قبول و ئەمانە باوانیش فکری خۆیان بۆ خۆ ناڵێن شتێکی ئەویان کردووە بەڵام بەداخەوە نەدەبووە بێت بۆ خۆش تۆزێک جەلالی بووی ماڵێ ئەرەوەڵ آخر بڵێن چیەوە بەڵێ لە ئیندیفاعی کوردایەتیەوە ئەو وەختار ئەوە هەبووە مانیست کوردایەتی بکەین بەڵێ جا ئێمە باسیەوەکەین باسی قوتابیانەوەوانە بە تایبەتی یەکەین بەڵام لەگەڵەوەی تۆ دەرەجەیەکی باش تێنە کەچی هەچانگە دەرمانسازی شتێکی گرنگە بە تایبەتی لە دنیای ئێستا زۆر گرنگە و پیشەسازیەکی باشیشە بۆچی دەرمانسازیت هەڵبژات ئەمە بە ڕەغبەتی خۆت بوو یاخود باوکتوانە حەزیانە کرد من دەرەجەکەم 79 بوو 79 ئەو زمانە زۆر بوو بەڵێ بە سەدی ئەمڕۆچوو بەڵێ لە تەقدیممان کرد لە توبی بەسراوەرگیرە بەڵام ئەوم نەنووسی بیدایەتی چونکی کچەمامەکەم 75 بوو ئەو لە توب بەسراوەرگیرە سەی دەلەی بەغا لە ئەشتا شتەکانی وەرەگرت من 79 ئەبوو
خۆشیەکەم هەبوو لە بڵین لە کولی سەیدەلە هاتەوە بۆ سلەیمانی تەطبیقیانەکرد لە خەستەخانەکان ومانە لەگەڵ یا ڕۆیشتم وەختە شەوکە سەیدەلی لەوێ بوو سماعیل لەوێ بوو ئەمانە هەموو دکتۆر اسماعیل و دکتۆر شەوکەت خوا عافیان کە ئەیتر ئیشەکەم بەدڵ بوو ئیشەکەم بەدڵ بوو و چەند جارێکیش چەند سەیدەلانەیەکی بڵین خزم هەبوو هاتبوون لە لامان سەیدەلێشیان هەبوو بەڵام بە پارەی قازادی سەیدەلێ سینەمایان کڕی بوو ئەویان کڕی بوو بەخوامە دیارامەت ئیشێکی باشە ئیشێکی باشترۆمانە بۆیە سەیدەلەکەم نووسی و تەرجیعیشیان کردم باوکم تەرجیعی کردم و تێ بڕۆ سەیدەلە ئەمە شتێکی باشە و خۆشە و ئیشەکەی پاکترە و باشترەوە لە مووسڵ لە وەرگیرای بەڵێ لە مووسڵ وەرگیران ئەو کاتە هەڵباتە لای من مووسڵی شەر کوردستانە بەڵام بڵێن لەو سێ شارەی تر هین نەبوو دەرمانسازی و کولیەی دەرمان لە ئەو وەختە بەس لە بەغا هەبوو لەگەڵ مووسڵ مووسڵ ینی ئەوەی دەرەجەی بهێ نابایە لە وەردەگیرا ئێتر ئەمە کوردەوە عەرەبا ویان لێک نە من مەبەستم ڕێژەکەی خەڵک هەبوو کوردی خراپ نەبوو بەڵام ئێمە مەسەلا لە دەوری ئێمە هەفتا کەس بووین پێنجمان کورد بووین ئەو هەبوو لە توبیەوە نەبوو زیاتر بوون ئەوان مەسەلا تەلەڤیان زیاتر وەرەگرت زیاتر بوون ئەو وەختە دکتۆر نەجمەدین لەوێ بوو دکتۆر کەریم بەڵێ دکتۆر براکەی ڕۆژ دکتۆر ڕەنج لەوێ بوو فەرهاد حوێز دکتۆر کامل ئەمانە هەمووی مووسڵ بوون زۆر بوون خراپ نەبوون ژمارەیان زۆر باشە دکتۆر ئێمە لێرە ناچارین کۆتایی بەم ئەڵلقەی بەرنامەکەمانێ نین لە ئەڵلقەی داهاتوودا بە تایبەتی باسی یەکێتی قوتابیان دەوریان لە بەغا و لە مووسڵ باسی شۆڕشیل و ناکۆچەکانی نێوان باڵەکانی بڵێن کوردایەتی و ئەواناکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی ئەڵلقەی جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم ئەم وەزارەتانە بەڕاستی دەوریان هەبوو لەلالیەکان بە ئاشکرایشیانە کرد مەلایەکان گرتونوشتیان لەسەر نەبوو وەسفی مامجلال و باسی مامجلال لێکردن ئەوە ڕاستە کە ئەڵێن ویستوێتی بێ بە زاوەکە ترسنۆ بوون شوێک باسیەکان ئازاتر بوون کاکە نەوزاد قەتعی ئیتیحاد وەتەنی تەلەڤی عێراقی لێ کرد وەخشێ ژێر پێ وەڵا بوو بەهەرە ئەمن هاتین هاتەموو تەلەبە هەمی ڕای کرد کوردی مووسڵ بۆ وەفان یعنی ئەوە نییە وەکو کوردی هەندێک شوێنی کە نین جاسوسی لەسەر بکەن و بڕۆن خەبەری لێبن و ئەمان